بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێبەنجە لەگەڵ محەممەد ساڵح عەبدولکەریم بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لە بەشی دووەمی بەرنامەکەماندا قسە لەسەر ئەزمونێکی گرنگی نووسەر بکەین کە ئەزمموی دەرکردنی ڕۆژنامەی ئاسۆیە ساڵی 1970 بۆ 1990 لە بەغدا. قسە لەسەر کۆمەڵە بابەتی ڕۆژنامەنووسی و پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو نووسەر و ڕۆشنبیر و ئەکادیمیە کوردانەی لە ناو شاری بەغدا بوون و هەروەها پەیوەندیە ڕۆشنبیریەکانی کوردەکان لەگەڵ حیزبی بەعس و دەسەڵاتی سەدام حسێندا کە لەو کاتانەدا کورد لە قۆناغێکی جیاوازدا بوو و هەروەها شۆڕشی کورد بەرەو توانەوە و لە ناوچوون چوو بوو، بەڵام میدیا کوردیەکان لە ناو بەغدا بەردەوام بوون. سوپاسانەکەین بینەرمان من لە بەشی دووەمی بەرنامەکەشمان خۆشحاڵین مامۆستا محەممەد لە بەشی دووەمیشا بتوانین گفتوگۆ لەسەر ئەزمونێکی تری ڕۆژنامەنووسی ئێوە و ژیانتان لە ناو ڕووداوەکان بکەین کە لە بەغدا بەسەرتان بردووە. ئێوە ئەو کاتانە تۆ خۆت لە باس و خواسەکانە باسی کۆمەڵی خەڵکەکەی لە بەشی پێشووی بەرنامەکە باسی پەیوەندی و ناسراویت کرد لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمان قاسملو و هەروەها پەیوەندی لەگەڵ مەسعود محەممەد، لەگەڵ دکتۆر مستەفا زەڵمی، لەگەڵ کاکە حەمەی مەلاکەریم، دکتۆر کەمال مەسەری، عنی ئەو نووسەر و ڕۆشنبیرانەی لە بەغدا بوو. پەیوەندی ئێوە لەگەڵ ئەوانە چۆن بوو وەکو ڕۆژنامەنووس کە ئێمە هاتینە سەر بابەتی نووسین و ڕۆژنامەنووس و لە بەشی پێش و بازەوە کرا کە بەڕێزت تا ئەو قۆناغە لە ڕۆژنامەی هاوکاری کارت کردو؟ بەڵێ ئەتوانم بڵێم بەنسبەت ئەو سەردەمەوە و ڕۆژنامەی هاوکاری قوتابخانەیەک بوو بۆ پێگەیاندنی ڕۆژنامەنووس و بۆ بڵاوکردنەوەی نووسینی نووسەرەکانمان. ڕۆژنامەی هاوکاری زۆربەی هەرە زۆری نووسەرانی کورد بە گەورە و پشووکەوە شتیان تیا نووسی و شتیان تیا بڵاوە کردەوە. یعنی بە سەدان نووسری گەورەی وەکو ئەوانەی تۆ باست کردن و زۆری تریش لە ڕۆژنامەی هاوکاریە بەرهەمەکانی خۆیان بڵاو ئەکردەوە. شێرکۆبێ کەسی نەمر لەوەیە شتی بڵاو ئەکردەوە، لەو دەستگایەیە کتێبی بڵاو ئەکردەوە بە گۆڕین و بە نووسینی خۆی. بۆ نووسین لەو سەردەمەیە بڕەپارەیەک دانرا بوو بۆ نووسەر کە زۆر بوو بۆ نووسەرێک نووسینێ بڵاو بکاتەوە و 20 دیناری بۆ بنووسرێ، وەکو ئەوی پێوترا مکافە. ئیتر ئەم مکافەیە زۆر بوو، زۆر دەوریشی هەبوو لە نووسینە بۆ خەڵکی تریش. لەوێدا من بە خزمەت ئەم کەڵە نووسەرانە گەیشتم، زۆربەی هەرە زۆریان، یعنی ئەوەندە زۆرن ناو ناهێنرێن، لەبەر ئەوەی کە سەرپەرشتیاری دوو لاپەڕە بوو، لەبەر ئەوەی کە متمانەی سکرتێری نووسینم وەرگرتە بوو، هەروەها سەرۆکی نووسین خوا لێ خۆش بوو ئیسماعیل ڕەسوول زۆر سەرسام بوو بە هەڵسوکەوت و چالاکیەکانم، دیدارەکانم لەگەڵ خەڵکە. میهرەجانی شیعری کوردی کراوە، لەوێیە شاعیران زۆربەی زۆری شاعیران بەشداریان تیا کردووە. من هاتووم تەختەی ئەو میهرەجانەم کردووە بە 1 لاپەڕە و نیوی ڕۆژنامەی گەورەی حەجمی هاوکاری کە هەردی نەمرد بەشدار بووەتیایە، حەسیب قەراقی بەشدار بووەتیایە، سەڵح شوان بەشدار بووە، دکتۆر بەدرخان سندی لە دهۆکەوە بەشدار بووە، موئەیە تەیب لە دهۆکەوە، سەعدوڵڵا پەرۆش و کەریم دەشتی لە هەولێرەوە، مامۆستای خوا لێ خۆش بوو کەریم شارەزا لە کۆیەوە، لە هەمووش ئیتر لە هەموو ناوچەکانی کوردستانەوە نووسەرەکان نافع عەقراوی ئەمانە هەر هەمویان بوونە هۆی ئەوەی کە بێنە هاوکاری و شت بڵاو بکەنەوە و ئێمەش بە خزمەتیان. باشە مامۆستا پرسیارێک، هەموو ئەمانەی ناوێنا بەشێکی زۆریان
ئێسا ئینتیمان و نزیکاتیان لە حیزبە کوردیەکانەوە بە تایبەتی نزیکن لە پارتیەوە ئەو کاتانە حیزبەکانی خۆیان نەمابووە لە دەرەوە بوون چۆن ڕێگەیان بە خۆیانەوە بە قەڵەمەکانیان لەوێ ئەیان نووسی هەموو لەژێر ناوی ئەدەبی و ئەدیب و شعر و شاعیران و یعنی ئابم ناوانەوە ئەیان نووسی بەڵام لە کاتێکشا زۆر جار لە دوای ڕاپەڕینەوە بەشێکی زۆریان نەبینین سەرکۆنەی لەوانەیە خەڵکی تریانە کرد هەندێک پەیوەندی بە بەعسەوە هەبوو بە سەدامە هەڵیاوە بە ئەمجاد و بە سەرکەوتنەکانی باسی عێراقی عەربی و عێراقی یەکپارچە و کورد و عەرەب و ئەوانە کراوە یعنی ئەم جۆرە لە دوالیزمەیە ئەم جۆرە دووفاقیە چییە لە ناو بە تایبەتی بەشێ لە نووسەرەکانە هەستی پێکرێ بەڕای من بە نسبەت نووسەرە گەورەکان و کورتپەروەرەکانەوە دووفاقی نەبووە ئەوان نووسینی خۆیان نووسیوەوە بۆ و بیر و باوەڕێ کە خۆیان نووسیوانە ئێمەش بۆمان بڵاو کردوونەتەوە ئەمە یعنی بۆ دووفاقی بێ دوای ئەوە شتێکی تر هەیە بەڕای من بۆ چوونی تاکە کەسی خۆم ئەوان ئەگەر بڕایان بۆ ئایدۆلۆژیایە هەبوو بێ هی حیزبەکانی دەرەوە بۆچی ناچوونە دەرەوە ئێستا بۆ نمونە لەوانە ئێوە یەمە سەر بابەتی ڕۆژنامەی ئاسۆ سەدووسەری ئاسۆتانەیە سەرروتاری نووسی وە قسە بە مام جەلال و کاک مەسعود دەڵێ لەوانەیە ئێستا هەر ئەو سەرنووسەرە بۆ خۆی پەیوەندی هەبێ لەگەڵێکە لەو حیزبانە یعنی بۆ خۆی ئەمە هەر ئەو کاتانە ئەو قەنەعەتی ئەو کاتە چییە و دواتر نزیکایەتەکەی ئێستا لە چیەوەیە من لە ڕۆژنامەی ئاسۆیە نمبینیوە نە سەرنووسەر نە جێگری سەرنووسەر نە بەڕێوەبەریش بە شخصی قسە بە مام جەلال یا مەسعود وەرزانی وتبێ بەڵام نایڵێ بەزە سەر وتارەکە بەکرێگیراوی ئێران و ئەوانە وێنە ئیمپریالیسم و سەهیۆنیەت وێنایان ئەو شتان نەوتراوە بەڵام بەناو نەوترا کە ناو هێنراوە ناوی مام جەلالیش و کاک مەسعودیشی تایە کە یەکێ لە ژمارەکانی بۆ نمە ژمارەوە بزانام ژمارە چوارە کە باسی ئەوە ئەکا کە ئەمانە بەکرێگیراوی ئێران و سووریا و سەهیۆنیەت بەڵێ ئیتر ئێمە کە ڕۆژنامەمان بردۆ بەڕێوە ڕۆژنامە لە عێراقا لەو کاتەیە سەربەخۆ نەبووە وەکو چۆن ئێستا ڕۆژنامە نییە سەربەخۆ بێ لە عێراقا ئەو کاتە ژوا بووە بەڵام ئەو کاتە زیاتر بە تەوجیهاتی وەزارەتی ڕاگەاندنە چوو بەڕێوە ڕۆژانە بەیانی زوو ئیتر بە فاکس بوو بێ یا بە شێوەیەکی تر لە شێوەکانی ترە نووسراومان بۆ هاتۆ لەسەر ئەم بابەتانە بنووسن و یان هەر بۆمان هاتۆ تەرجەمەی کەن و بڵاویکەنەوە باش بەڵام تۆ بۆ سەیری لاپەڕەکانی تر ناکە سەیریەکەین بەڵام ئەوانی کە بەڕێزت پەیوەندیتە بۆ لەگەڵانێکیان لەوانە مەسعود محەممەد دەڵێ مامەسا مەسعود محەممەد دەڵێ هەمیشە کە هاتوچۆیە کرد بە سیارەکە لەگەڵ مناهات حکایەتی ئەو هاتوچۆکردانە چی بوو بۆ لەگەڵ تۆ ئەم پیاوە گەورەی کورد پیاوێکی تێگەشت و پیاوێکی لێزان لە سیاست و لە ئەدەب و لە نووسین دیارە زانیوێتی من پاکم و پیشانیشم مای وابزانم کتێبەکەی خۆی بە خەتی مبارەکی خۆی پێشکەش کردوم لە خۆشەویستیە ئینجا خەڵکی تر هەبوو کاکە مارسیسی هەبوو ئامادە بوو بچێ لەبەر دەرگاکەی هەبووەستێ و بچێ بە دوایە بەڵام نەئەچوو بەم نێوت بەم سیارە بەڕازی لێش ڕێی تۆیە ئەخر بۆ لەگەڵ تۆ مرتاح بوو باس و خواستان چی بوو ئایا تۆ ڕاز و نهێنیت ئەپاراز ئایا گفتوگۆی ئەدەبی و گفتوگۆی زمانەوانی و ڕۆشنبیریتان زیاتر بوو بەڵێ من نهێنی ئەوم ئەپاراست و هەمیشە ناڕازی بوو بە کردەوەکانی حکوومەتی عێراق منیژەم پاراست ینی ئەیزانی تۆ باسی ناکەی نایگەێنی بێگومانە ئیزانی اینجا شتێکی تر هەیە مامۆستاجان مامۆستا محەممەد مەسعود محەممەد ئەو پیاوە من بە بیرمەندی کوردی دائەنێم ئەیزانی چی ئەنووسێ ئەیزانی چی ئەڵێ هەرچەندە لایەنێکی تر لە لایەنەکان کە یەسار بوون ڕقیان لەو بوو بەعلەنی بە منیانەوە ئەم پەیوەندی نزیکە چییە تۆ لە بینی تۆ مەسەلەی ڕقەکە مەسەلە دین بوو یا بابەتی تری زانست سیاست بوو سیاست یعنی فەلسەفەی دینی نەبوو فەلسەفەی ئاخر مامۆستا مەسعود محەممەد خۆ پیاوێکی ئاینی سرف نەبوو پیاوێکی نەتەوە پەرستی سرف بوو
بەڵام نەتەوە هەمیشە خوازی. هەڵی ئەوەشیا بڕای بە مەسلەی فەلسفەی دین و مەسائلە ڕۆحانی و هێزە معنەویە نادیارێ خودداییەکە بۆ خۆی ئەمە کاریگەریە ئەوانی زیاتر فکری لە چوارچەوەی تێڕوانینی ماتریاڵی و ڕوانین بۆ دەوروبەر بە شێوەیەکی مادی یعنی وێنانەکە بەشێکی ئەمە نەبوو داکۆکیەکە لە ڕووی ئاینەوە ڕۆژێک پرسیارێکی لە من کرد وتی شێخ حەمەد ساڵح ئەم کاک شێخ محەممەی کەس نەزانیە باوکی دکتۆر نارۆ ڕات چییە لەسەری وتم مامۆساوە یەکەم ئامۆزامە دووهەم خەڵکانێکی زۆر من کە ئەچمە ئەبینم لیوایەکی سەربازیە ڕوتبەکەی بە سرشانوێتی یە لەسەر ئەژنۆ دانیشێ و دەسوقاتی ئەو ماچەکە ئەمیش بەجلی کوردیەوەیە وتم من ئەمە بە شتەیەکی گەورە ئەزانم بۆ ئەو پیاوە وتی وەڵای ڕاست دەکەی یعنی ئەوی کوردپەروەر بوو بەڕاستی حەزێ کرد کورد بگاتە شتەیەک بەڵام بۆچی لە بەغایە مابووە تۆ ئەو پرسیارەم لێ بکە بۆچی تاکو وەڵاو پرسیارە نەک بۆ ئەو بۆ هەموو ئەوانی تریژ ڕاستە بۆ دکتۆر کەمال مەزار بۆ دکتۆر مستەفا زەڵمی بۆ هەموو ئەوانی تریژ یعنی بۆچی لە بەغامانەوە تۆ بە وێنە عامەکە پێم بڵێ دواتر مامۆستا مەسعود محەممەدیش مامۆستا مەسعود محەممەدیش بۆچی لە بەغایە مابوونەوە بۆچی دکتۆر کەمال بۆچی دکتۆر وریا بۆچی حەمەی مەلاکەریم کاکە حەمەی مەلاکەری ئەمانە هەمووی لێوێ بوون کاکە یعنی خەڵک نەی ئەزانی بە شێوەیە لە شێوەکان ئەمڕۆ دروست ئەبێت ئەمڕۆ دروست ئەبێت بە بڕوای تۆ بیانزانێ ئەم دۆخە دروستە بێت لە بەغادا نیشتن کاتێ زانیان لە ئەخیرەوە زانیان پێش ڕوخانی حکومت بە 2-3 ساڵ هەندێکیان هاتنەوە لەوانە مامۆستا مەسعود محەممەد هەندێکیان هاتنەوە خەڵک نەی ئەزانی تا ئێستەش خەڵک نازانێ کە کورد لەسەر ڕێڕەوێکە ڕابڕێوە کە بۆی دانراوە خەڵک بەداخەوە ئەمە نازانێ باشە ئەم دوو حیزبەی ئێستا دەسەڵاتی گەورەیان مەدەسەوەی تۆ واز لەوانی تربێنە ئیسلامێکان و بڵێن هینی جیلی نوێیە چی پێڵە نەمەی کاک شاسوار واز لەمانە بێنە ئەم دوو حیزبە کە دەسەڵاتیان بەدەسەوەیە ئایا بە بیر و باوەڕی خۆیان ئیش ئەکەن بەڕای من نەخێر ئێستش بە دەقیقی پێت نەوتم بۆچی نەهاتنەوە لە باغا یعنی وەڵامێکم دەست نەکرد بەڕای من بڕایان نەبووە بەم بزوتنەوەی ئێستا بۆیە لە دوای ڕاپەڕینەوە نەهاتنەوە دوای ڕاپەڕینەوە نەهاتنەوە بەڵام دوای ڕوخانی حکوومەتەوە هاتنەوە کەواتە بڕایان پێ نەبووە بەڵێ بەڵام بەشێکیشیان یعنی خۆیان ئەڵێن یعنی ئەوان ئەو کاتانە کە لێوەکو لە پێشگی بەرنامەکە شاباسمان کرد ئەو خزمەتەی لەوێ کردویانە لێرە وەک پێویست نەبووە لەوێ زەروریتر بووە بۆ نمونە من 2-3 بابەتی گەورەم لەسەر کەسایەتیەکانی ناو کەرکووک و دەوروبەری کەرکووکە بڵاو کردنەوە لە گۆڤاری ڕەنجین و ڕۆژنامەی ئاسۆ و ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری ڕۆژی کوردستان کە خۆم بەڕێوەبەری نووسینی بووم 2-3 نووسینم لەسەر ئەوانەی کەرکووک بڵاو کردەوە مامۆستا کەمال مەزهەری ڕەحمەتی هات بۆ لام ناوچەوانی ماچ کردم وتی کاک حەمەد ساڵح بەردەوام بە لە نووسین لەسەر کەسایەتیە کوردەکانی کەرکووک وتی ئێمە کەرکووک بەو شێوەیە ئەبینەوە یعنی ئەو بڕوای بە چۆنەڵێ بە نووسین و دیکۆمنتە مێژوویەکان هەبوو کە بیسەلمێنین کە بیسەلمێنێ بۆ عەرەبیش و بۆ کوردیش ئەوە بڕوای خۆشی بوو ئەوە بڕوای خۆشی بوو منیش بە قسەیم کرد هاتم ئاوازدانەری سروودی ڕەقیبم کرد بە 2 کتێب بە عەرەبی و بە کوردیش هاتم لەسەر کەسایەتی سەیدەی شێخەلی کە سەرکردەیەکی شەڕەکانی شێخ مەحموود نەمر بووە 2-3 کۆڕم بۆ بەستووە هاتووم لەسەر شێخ عەبدولکەریمی قارکەرەم باوکی هەردوو شەهید مارف بەرزنجی و شێخ حوسێن بەرزنجی کتێبم نووسیوە
ئەمە بە دافعی بەرزنجی و شێخایەتیەکە نییە خەریکی نەخێر بەدافعی کوردایەتی و دەوری لە بزافی کوردیە. وەبزانم تۆ حیوارێکی سیاسیشوی لەگەڵ مەلاماتۆ ڕاهەیە. ئەوە چوم دیدارێکی ڕۆژنامەوانیم لەگەڵا کرد کاتێ ئەو هەر پێمان بڵێ مەلاماتۆڕ بابینەران بزان کێیە. بەڵێ مەلاماتۆر عەبدوڵڵا ئیسماعیلە ناوەکەی، بەڵام بەهۆی حەڕووکی خۆیەوە کە زۆر چالاک بووە لە شۆڕشا تەتەر بووە بە ماتۆر بەریدی بردووە و خێرا و ئەوانە بووە لەوەوە ئیتر بوو بەندامی لیژنەی مەرکەزی پارتی دموکراتی کوردستان. بەڵام کات خۆی باڵی مەکتەبی سیاسی نەبوو لە ناو ئەوەی کە ئینشقاقەکە لە ناو پارتیا دروسە بێت لە هەولێر باڵی مەکتەبی سیاسی بەڵێ بەڵێ وا بوو. ئیتر لەبەر ئەوەی ئەویش وەکو کەسێک کە گەشتووە پلەیەکی گەورە لە حیزبەتیە گەیشتووە قەناعەتێک کە حرەکەی کوردی لەسەر ڕێڕەوی کوردایەتی خۆی ناڕوا بەڕێوەیە بن، بۆیە هاتەوە وازی لەوە هێنا و گەڕایەوە بەغا لە بەغایە پلەیەکی پۆستی وەزیری دەرەوانیایە و حیزبێکی دروست کرد بە ناوی حرەکەت تەقەدومین الئەکراد لەگەڵ شغلەتی بەرزنجی. بەڵێ ئەزام ئەوە دروست کرا، بەڵام هەر بە کورتی بۆی مچمە سەر ڕۆژنامەی ئاسۆ و کارکردنی بەڕێستان. پارتی شۆڕژگەڕی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەکرێ بڵێن خەڵکێکیش هەبوو وە کوردی دڵسۆزیش هەبوو بە بەدیلی ئەو پارتی وێکێتی کە لە شاخ بوون، لە دەرەوە بوون، لە ئۆردوگا بوون، لە ئاوارەیە بوون. ئەیانزانی ئەم دوو پارتە کە لە بەغایە بوون خۆیان بە میراتگری پارتی دیموکراتی کوردستانی بڵێن یەکەم کە لە 1946 دروست بووە دائەنا بارزانی باڵەکەی تری کە شۆڕژێری کوردستان بوو خۆیان بە درێژە پێدەری باڵی مەکتەبی سیاسی دائەنرا کاتێکە لە هەفتایە کۆنگرەی کەلار بەسترا هینی ئەو پارتە کە ناوی پارتی دیموکراتی کوردستان بوو هەمان ناوبوو لەوەیە ناوی خۆیان گۆڕی بە پارتی شۆڕژێر. اینجا ئەو کاتە عەبدوستار تایر شەریف بوو بە سەرۆکی پارتەکە. لەو کاتەوە عەبدوستار ئەو بیر و باوەڕی مایەوە تاکو 74. ئەی ڕێی تۆ خۆت چی بوو کە لە کاتێکشە ئەندامی لیژنەی سەقافی و ئەعلامی ئەو پارتی شۆڕژگەڕی ڕێی تۆ لەسەر ئەو دوو پارتە چی بوو؟ وەکو لە پێشیشا باسم کرد هەمووکو ئینتیمای ڕاستەقینە وەکو ئینتیمای ڕاستەقینە حەقیقەت لە پێشەوە بڕوام پێی نەبوو، بەڵام کە ناچار کرام و بووم بە چوومە ناو ئەو حیزبەوە و لەوێدا بۆم دەرکەوت کە سوودی هەیە بوون بە حیزبی لێرەیە بەنیسبەت وەکو عەرزم کردی نەمانێشت خەڵکانێکی زۆر تەرحیل کرێن نەبووە خواری عێراق نەبنێرنەوە بۆ کوردستانیش لە ناوچە کوردەکانە بمێنەوە. ئەوە بوو لە دوای بڵێن سقوتی حکومەتی عێراق خانەقی ئەو کەسانە هەڵسان پێی کە ئێمە هێشتومانەوەتی دەستکەوتی پارتەکەی ئێوە دەستکەوتێکی ئەوە ئێمە بوو و بەهین ماومانە بە دیکۆمنت ماومانە ئەو شتانە کە نووسراومان کردووە بۆ لیژنەی شۆنیشی ماڵ و داوامان کردووە ئەم خێزانانە تەرحیل نەکرێن سەر بە ئێمە ئەندامن لای ئێمە. بەڵێ تۆ دووجار سەدام حوسەینە بینیت، بەڵێ چۆن بۆ سەدامت بینی بۆچی چوویتە لای؟ وەکو ئەوەی کە بووم بە سەرکردایەتی پارتی شۆڕژێری کوردستان هەردوو جارەکە لە یادی ڕێکەوتنامەی 11 ئازارە واتە لە 11 ئازاری 1996 بۆ یەکەم جار بینیم لەگەڵ ئەنجومەنی یاسادانانی کوردستان 96 لە 96 بۆ یەکەم جار دەوری 50 کەسێکە بووین کە بینیمان. بۆ جاری دووەم لە 2001 9 کەس بووین سەرکردایەتی پارتی شۆڕژێری کوردستان هەر بە هەمان بۆنەوە چونکە ئەو یعنی بۆچوونی ئەو وابوو کە ئەندازیاری
ڕێکەوتن نامی 11 ئازار ئەو خوا لێ خۆش بوو مەلا مستەفان لەبەرەوە اعتیزازی بۆ نێوە کرد ساڵانە یادیە کردەوە لا لێوێ هەبینیمان بەڕێزت شیعرێکیش بۆ سەدام حوسێن خوێنیتەوە لە یەکێ لە کۆبوونەوەکانە لە دووەم جارە شعرێکم خوێندەوە بە کوردی وتی بۆم تەرجەمەکە هەرچەند من وعدم بە کورددا بوو کە دوو مامۆستام گرت بوو کە فێری کوردیم بکەن هەردوو زاراوی بادینانی و سۆرانیش ئەتخوا هەنێ خەرجیان بۆ بنێرن بۆ دوو کەسە کێ بوو دوو مامۆستا وەڵاهی نایەتەوە هاتم یانی دوو مامۆستای هەبوو دوو مامۆستای هەبووە کوردی پێوتن ئەمە ئەوە دوایەوە کە ئیتر بۆم تەرجەمە کرد پێی خۆش بوو تاوان زۆر شعرەکەی هی کێ بووی خۆت بوو شعرەکە یەکێکی کوردێک بوو منیش هەر بۆ هینەوە وتم ئەحد ئەفراد الشعب الكوردي قەسیدەکەی پێخۆش بوو اینجا ئەکرێ ئەو شعرە بەشێکیمان بۆ بخوێنیتەوە بۆ بینەران کە بۆ سەدامت خوێندەوە تۆ عێراقی تۆ کوردستانی شتێکی وا بوو باش نایەتەوە یادم شتم کەواتە ستایشیت کردووە لەوێدا ستایش کرا بەو شعرە تۆ ستایشی سەدامت کرد من شعرەکەی من نەبوو بەس من خوێندمەوە ئەها بۆی ڕازی بێ لێتان بۆی دڵخۆشی خۆی نەئەبوو ئێمە قسە بکەین من قسە بکەم پرۆتۆکۆل وا بوو کەس قسە نەکا بەڵام من مەبەستێکم هەبوو ئەو شعرە بخوێنمەوە دوای ئەو شعرەش دەست بکەین بە ڕاز و نیازی دڵی خۆمانی پێ بڵین ئەو کە وەکو سەرۆکی دەوڵەتە لەوەوە ئەو کرایەوە و هەرچەنە سکرتێرەکەی جارجارە هاتە لاوی پێوت قوربان ئەوەمان هەیە کۆبوونەوەی مەجلیسی وزەراتێ ئەویشتی وازیان لێبێنن ئەمان درەنگترە بینم ئەوان زۆر زوو ئەیان بینم با بڵێن ئیتر من ببوورە شمشێرێک شیوازان پێشکەشەکە نێەوە شمشێرێکیشمان پێشکەش کرد ئەوە ڕەمزی چی بۆ شمشێرەداتان یعنی ڕەمزێ بوو وەکو کەسێکی بڵێن خاوەن شمشێر بەدەست لە سەرکەوت دوای خوێندنەوەی شعرەکان قسەت کرد دوای ئەوە ئاخر بخۆی مەبەستی سەرێکی ئێمە لە خوێندنەوەی ئەو شعرەیە من و برایەکی ترم هاوڕێیەکی ترم کە ناوی ئەحمە محەممە عینایەتە خەڵکی هەڵەبجێ کۆمەڵی ڕازونیازمان پێوت لەوانە ئەمرێ دەرچوو بوو ئەبێتەوە هەر ناوی ئەجنەبی بنی لە مناڵە خزمێکمان چوو بۆ لای بۆ نفوز ناوی مناڵەکەی ناوێکی کوردی لێ بنێ وتوان ئەمە مەمنوعە ئەم کاگەحما ئەوەی پێوت وتی ئەمە یعنی چۆن وتی نا ئەوە غەڵەتە من وتومە ناوی ئەجنەبی منێن ناوی کوردی بۆ مەمنوع بێ هەر خۆشی وتی جوان یعنی حلوە بۆچی ناوی لێ نەنێن وتی تعمیم بکەن ئەو هەڵەیە ڕاست بکەنەوە ئەوە یەک من پێم وتم قوربان نەوت و غاز و سوتەمەنی جیاوازی هەیە ناوچەی کوردستان لەگەڵ بەسرەیە بە یەک ڕتم ئەچێ بۆ هەموو پارێزگاکان ئەوێ سارترە پێویستی بە زیاترە وتی ڕاستە بۆیان زیاکەن یەکێکی ترمان پێمانوت ئەگەر بکرێت جەنابی سەرۆک دیسانەوە مفاوەزات دەست پێ بکەیتەوە لەگەڵ حیزبە کوردیەکانە بەرەی کوردستانی بۆ ئەو کات دەستی کرد بە پێکەنین وتی کاکە ئەمانە ئوموری ئەمە دەست خۆیان نییە فەرموو بابێن وتی من وەرەقەی سپین بۆ نووسیون بە مکەڕەم تاڵەبانیە ناردوومە وتومە چیتانەوێ ئەوە من ئیمزام کردووە لە خوارەوە بەس کەرکووک مشتەرەک بێ ئیتر چیتانەوێ من موافقم لەسەری وتی لەبەرەوە ئوموریان بەدەست خۆیان نییە ئەمریکا و بەریتانیا ئەی بەنسبەت ناردنی سوتەمەنیەکەەوە باسی نەکرد یەکسەر با وتی بۆیان زیاکەن ئێوتی زیایی کرد بەس لێرەت بە پێکەنی ئەوەم بیرچەوە پێ بڵێن پێکەنی وتی وەڵای ئێمەی نێرین بەس ئەوان لەوێ نایدەن بە هاوڵاتی وشەیەکی تری وت نایڵێ ئێستا پێڵم گەندەڵی بەسەرەوە وتی کە نایدێت نادرێ بە هاوڵاتی یعنی چی لێرێ یعنی
دیارە چی لێ ئەخورێت. تا ئەمڕۆژ ئەو سوتەمەنی کە عێراقدا بەشێکا بە سەرا وڵاتیانە لە کوردستانە وا دابەش ناکرێت. مامۆستا ئەزمونێکی تری ڕۆژنامەنووسی تۆ جیاواز لەوەی کە ئێوە ڕۆژی کوردستان لە دوای ساڵانی هەفتاکانە وەک خۆت باسیەکەی لە پێشێکەکەیە تا 98 دەرەکەن و لە ڕۆژنامەی هاوکاریش کارت کردەوە لە عێراقیش نووسی و تا عێراقی پاشکۆی عێراقی کوردیوانە عەرەبیش. بەڵام ئەزمونێکی تر هەیە کە ساڵی لە تەمووز 1970 ئەزمموی دەرکردنی ڕۆژنامەی ئاسۆیە. ئێوە ڕۆژنامەی تر هەبوو، گۆڤار هەبوو، میدیای تر هەبوو بۆ ڕازیکردنی حکوومەتی عێراقی و ئەو سیاسەتە بوو هەیبوو هاتن بیرتان لە دەرکردنی ئاسۆ کردەوە یاخود چی بوو؟ وەڵی وەکو بیرکردنەوە ئێمە بیرمان نەکردبەوە لەوەی ڕۆژنامەیەکی تر دەرکەین. ئاخر تۆ ڕاستە و خۆبی بە بەڕێوەبەری نووسین با عەرزێ بکەم فەرمانێک دەرچوو لە سەرکردایەتی و لە وەزارەتی ئەعلامەوە کە دوو ڕۆژنامە بدەن بە کورد، یەکیان بە شێوەزاری بادینانی، یەکیان بە شێوەزاری سۆرانی. تەلەفۆنمان بۆ کرا، ئێمە دەوری 12 کەس بووین، وازان وێنەکەم لەلایە ئەگەر بۆم نردویان نازانم. لەوێ لەتیڤ سەیف جاسم هەبوو، وەزیری ئەعلام بوو، پێشوازی لێ کردین، وتی دوو ڕۆژنامەمان بۆ داناون، یەکیان وا و ئەوەی تریان وە. ئێمە لە یەکەم جارە ئەوەمان ڕەفز کرد، وتمان بۆچی جیایەکەنەوە بادینانی لە سۆرانی، با هەر وەکو ئێستا هاوکاری دەرەچێ بە بادینی و سۆرانی. وتی نا، ئێمە ئەمانەوێ ئەمە نەخشەی دەوڵەتە و ئەتان دەینێ. کە زانیمان شتەکە فەرمانەوە لە سەرکردایەتیەوەیە، وتمان باش ئێمە بۆ نەیکەین، بۆ ڕەفزیکەین. سەرکردایەتی شۆڕش حکوومەتی عێراق. بەڵێ وتمان بۆ نەیکەین. دوای یعنی سیرکردنی یەکتری هەر لە کاتی کۆبوونەوە کە ئەومانە بڕیارماندا بیکەین. دوو ڕۆژنامەیان داینێ، سۆرانێکە کاک عەبدولوهاب تاڵەبانی خاوەنی ئیمتیاز و سەرۆکی نووسین، کاک عەبدوڵعاباس جێگری سەرنووسەر، من بەڕێوەبەری نووسەر، سەلاح شوان سکرتێر، کاک فریاد ئەندام، نەسرۆڵڵا زەنگەنە، نەسرەدین زەنگەنە ئەندام، نەسرەدین مەجید زەنگەنە، مکەڕەم ڕەشید تاڵەبانی شاعر ئەندام، حازم باجەلان ئەندام. ئەمانە کۆبوونەوەیەکمان کرد لە ناو خۆمانە، ناوێکمان بۆ ڕۆژنامەکە هەڵبژارد، ناوەکە کاک عەبدوڵڵا تەرحی کرد، ئێمەش رازی بوون. ئاسۆ کە عەبدوڵڵا عەباس تەرحی کرد، کاک عەبدوڵڵا عەباس پێشنیاری ئەو بوو، پێشنیاری ئەو بوو، بەڵام ناوەکە خۆش بوو، ئێمەش رازی بووین پێی. بەڵام قسەیەکەیە بەڵێ کە سیاسەتی حیزبی بەعس ئەو کاتە ئەو بۆ پەرتکردنی زمانی کوردی دوو ڕۆژنامە دەرەکەن، ڕۆژنامەی ئاسۆ بە شێوەزاری سۆرانی، ڕۆژنامەی بزاف بە بادینانی. ئەم دوانەش هەردووکیان تقریبەن ئاسۆش هەر لە سەرەتای مانگی هەشتی هین بزاف هەشتاونەوە دەرەچێ. ئێوەش ئەدەبیاتی حەڤەی تەمووزی تەیە هەر لەوەشێ لەو مانگی ئابایەکمانە دەرەچێت. ئەڵێن بۆ پەرتکردنی زمانی کوردی بۆ لە نێوان سۆرانی و بادینانیە. ئەگەر بۆ پەرتکردنیش بوو بێ، هەردوو ڕۆژنامە کە خزمەتێکی گەوریان بە زمانی ئەدەبی کوردی کرد بە هەردوو شێوەزارێک. کاتێک سەیری لاپەڕەکانی ڕۆژنامەی ئاسۆکەی ڕووبەرێکی فراوانی پیاهەڵدانە بە سەدام حسەینە، ژمارە سفری هەتاوەکو ژمارە 55 کە 56 ژمارەکە لاپەڕە یەکەمی نییە کۆمەڵێک هەواڵ و پیاهەڵدان و وێنەی سەدامی تیا نەبێت. یعنی ئەگەر خوێندنەوەیکی کۆمەڵناسیانەی بۆ بکەی یا سایکۆلۆژی بۆ بکەی، هەستەکرێک بە جۆرە لە جۆرەکان ئەم ڕۆژنامەیە لە پێناوی ڕازیکردنایە. قوربان، تەوجیهاتی ئەو سەردەمە ئەوانیش خۆ ئەوەندەی جێل نەبوون کە بێن دوو ڕۆژنامە بدەن بە کورد بە ئارەزوی خۆی تەخشان و پەخشانی تیا بکات و شتی کوردایەتی تیا بڵاو بکاتەوە. بێگومان ڕۆژنامەی ئەو سەردەمە کە 5 ڕۆژنامەی عەرەبی هەبوو، هەموو لاپەڕەی یەکەم و دووەم و سێهەمی
سەر بە حکومت بووە بەڵام تۆ وەرە ئەو پانتاییە فراوانەی کە بۆ ئەدەب و هونەر و کۆمەڵایەتی و شتی وەرزش و ئەمانە تەرخانکرا بوو تۆ ئەویان بۆ ناخوێنیتەوە کاگاران ئەوانەشمان خوێندوتەوە بەڵام بۆ کۆمەڵێک کورد لەوانەیە ئێستا ڕاستە بە بیرکردنەوەی ئێسە و کوردایەتی وەکو عیبە وایە حیزبە سیاسیە کوردەکان بە عیبە ێزانن بەڵام بۆ کۆمەڵێک کورد لەوانەیە بەشێکی نائاسایە چکە لەو کاتانە بەڕێز دەزانی هەشتاونۆ ئیتر شۆڕشی کورد خامۆش بووە هێزە کوردەکان ئاودی و کراون ئەنفال کراوە کیمیایی باران کراوە ئالەم لەحظا هەستەکەی ئاسۆ لە گەرم و گوڕی و شەوقێکایە کە ئەڵێ هیچ ڕووداوێک لە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە کوردستان ڕووی نەیاوە دای ئەم کۆمەڵە نووسەرە لە ڕاستیدا وەکو لە پێشتۆزێکیش باسم کرد ئێمە گەشتوونە ئەو قەناعەتەی کە حکومەتی عێراقی بەهێزە و ئەوە تا ئەوەی کردی و ئەوەی کرا لەبەر ئەوە دەبێ ئێمە دیسان سیاست بەکاربێنین لەگەڵ حکومەتی عێراقیە بۆ ئەوەی نێڵین وشە و پێشکەوتنی زمان و ئەدەبی کوردی کەم زیاتر بێتە دواوە لەبەر ئەوە ئەم شتانەمان قبول ئەکرد و قبولکردنەکەش ڕواشتان پێی بوو وەڵڵاهی لە 100% نە ئێستا بەڕێزت ستودی کۆتاییتە بوو کانیلەی بەراسۆ لەو کانیلا زۆر بابەتی کۆمەڵایەتیت باس کردوە هوەریت باس کردوە تەنانە یعنی پیا هەڵدانیشی تایە بە سەدام حسەینە پیا هەڵدانەکە بۆ نمونە بە دوو ئەڵقەیە سێ ئەڵقە باسی مەجلیسی تەنفیزی کوردستانم کردووە ئەڵێم ئەبێ وا خزمەتی خەڵک بکە ئەم شتانە بکە ئەنجا ئەمانە تۆ چۆن نەتوانی ئەم ڕەخنە گەورانە بنووسی ئەگەر لە ئەخیرەکەیەوە نەڵێ ئەم شتانە ئەبێ لە ژێر سایی حکومەتان هەر لە بۆ نەستونی یەکەم کە بە تایبەتی بەناوی بۆ کۆرپەکە مەینوسی بە پاڵەوانی ئاشتی خواز و ڕزگاری خواز وێدایەکەی یعنی ئەوەت لەبەر خاتری ئەوەت نووسیوە کە ڕێگە پێ بدرێ شتی تر بڵێ بەڵێ بڕواشت پێینە بەڵێ جارێک ئەم کاک عەبدوستار تاهیر شەریفە خوا لێی خۆش بێ بە عەلی حەسەن مەجیدی وتبوو وتوی کاک عەلی ئەزانی من بە عەلی کیمیایی وتوی ئەزانی من بۆچی بە سەدام ئەڵێم کاکە بۆ ئەوەی چۆلەکەم بۆ بگرێ تێگەی مەبەستی چی بووە مەبەستی ئەوە بووە کە زیاتر خزمەتی کورد بکرێ ئێمەش بۆیە ئەمانەمانەوت بۆ ئەوەی چۆلەکە بۆ خۆمان بگرین بۆ ئەوەی خزمەتی ئەدەب و ڕۆشنبیری نەتەوەکەمان بکەین ڕاستە بەڵام ئاسۆ جیاواز لە هاوکاری جیاواز لە ڕەنگین جیاواز لە پاشک و کوردەکانی تر نەک لاپەڕەکانی تریشی بۆ ڕیپۆرتاژ و ستایش و وتارەکانی سەدام حسەینوانە ڕوبەرێکی فراوانی تایە ئەوە شەر قەناعەت بوو یا سیاسەتی حیزبی بەعەز بووە بۆیە جێبەجێکرێ نەخێر ڕۆژنامەی ئاسۆ 12 لاپەڕ بوو 12 لاپەڕ ئەم 12 لاپەڕەیە 8 لاپەڕەی بۆ شتی کوردی بوو 4 لاپەڕەی نەبێت بۆ ئەوانێ بوو کە تۆ باسێکی کەواتە لە 12 هەشتی باشترە یان چواری ئاسۆ چه خزمەتێکی بە کورد و زمانی کوردی کرد زۆر خزمەتی زۆر گەورەی کرد بۆ نمونە شتێکە پێڵێن پیاوێکی وەکو مامۆستا مەسعود محەممەد کە گەشتی ژیانمی لە گۆڤاری ڕۆشنبیری نوێی سەر بە دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردی بوو لەوێدا بڵاوی ئەکردەوە من کە چوومە خزمەتی ژمارە سفرم بۆ برد پێی وتم دوای ئەوەی کە خوێندەوە تەلەفۆنی بۆ کردم وتی شێخ حەمەد ساڵح من لەمە دووە گەشتی ژیانم ئەهێنمە لای ئێوە باقەکەی لای ئێوە بڵاوەکەمەوە واتە کتێبی گەشتی ژیانم لای ئێوە بڵاو بەڵام چەند حەڵقەیەکی کەمی چەند ئەڵقەیەکی کەمی لەوێ بڵاو بۆ ئەمە ئەگەر ئەو پیاوە نەیزانێ یاخود مامۆستا کەمال مەزهەر کە پیرۆزبایی بۆ ئێمە نووسیەوە کاکە ئارە
لە دەرچوونی ڕۆژنامەی ئاسۆیە زیاد لە 50 بۆ 70 کەس پیرۆزبایی بۆ نووسین لە ئەدیبان و ڕۆشنبیران لەوانە دکتۆر معرف قزندار لەوانە مستەفا ساڵح کەریم لەوانە مەسعود محەممەد کەمال مەزهەر کاکە حەمەی مەلاکەری کاکە هەمویان نووسیان کەواتە ئەم ڕۆژنامەی ئێمەیان بە شتێکی باش زانیوە کەواتە ئەمانەی بەڕێزی باسیەکەی پێویستە خوێندنەوەیەکی جیاوازتر بکرێ بۆ ئەو کۆمەڵە کوردی کە لە دەستگای ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی حکوومەتی عێراقی کوردی بوون بڵێن لە بەغدا ئێوە جیاواز لەوەش ناوتان ناوە دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی ئاسۆ بۆ ئاسۆجیایە ئایا ئەمیش فەرعێ نەبوو لە ڕۆشنبیری وڵاوکردنەوەی کوردی لە بەغا فەرعێ بووە فەرعێ بووە یعنی بەس سەر بە دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردی نەبووە بەس دەستگایەکی سەربەخۆ بووە بۆ بڵاوکردنەوە و بۆ بڵاوکردنەوەی ئەدەب و ڕۆشنبیری کوردی و ڕۆژنامەی کوردی نووسراویشە ڕۆژنامەیەکی سیاسی گشتیە هەر بۆ خۆی بارگایی بوون بە سیاستەوە بۆ ڕۆژنامەکە ئەمە یعنی بۆ خۆی گومان دروست ناکا لەسەرەوەی کە ئەم ڕۆژنامەیە بۆ حاڵەتێکی نائاسایە لە ماوەیەکی زۆر کورتی تەمووز یا بڵێن ئابی 89 بۆ ئەو کاتێک کە شەڕی کوێیت هەڵەگیرسێ و پێشی ئەوەی کە ڕاپەڕین بێ لە باشووری کوردستان کۆتایی پێە دەبوو سیاسی بێ وەکو پێم وتی 4 لاپەڕەی یا 3 لاپەڕەی تایبەت بوو بە سیاست و تەرجەمەکردنی بەشێک لە وتارەکانی سەدام و لەو جموجوڵانەی کە حکوومەتی عێراقی کرد ئەمانە ئەگەر نەنووسی سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیریەت چۆن نەتوانی شتانی تیا بڵاوکەیتەوە تۆ هەر لە ستونی کانیلەی بەر ئاسووە باس لە پارچەیە لە جگەری عێراقەکەی باس لە کوێیتەکەی کە شەرعیەتی پێی بەشێکە لە عێراقەوە قەناعەتت بوو ئەوە وەکو مێژوو بەڵێ قەناعەتم چونکە مێژوو وا ئەڵێ من نەک من ئەیتر بەڵام ئەمریکا و بەریتانیا وایان ناوێت هەتا عەبدولکەریم قاسم وای وتووە کاکە ویستوێتیشی نای تۆ لەگەڵ ئەوابی کەم پارێزگای 19 عێراق بێ من پێم خۆش بوو بەڵام عێراقێک لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە ئیتر بۆ دیسانەوە بە نەخشەیەکی نوێدا ڕێژرێتەوە وڵاتان هەموو جیاکرێتەوە پێوترا نەخشەی ئیمپریالیزم یا وڵاتانی خۆراوە بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا و ڕووسیا و لەژێر هەیمەنەی ئەمانە کە بۆ خۆی نەخشە و سنوورێکی وەرگرت دوجار دێتەوە میراتەکەی سەردەمی دەوڵەتی عوسمانیە داوای کاتەوە ئەمە یعنی ئەم شەرعیەتە واقعیە وەکو نووسەر و ڕۆشنبیری حەزەکە وەڵامی بێتەوە واقعیش نەبێ خەونێک بوو ئەمە یەک دووهەم شتێک بوو کە کوێتیش کاکە وەکو کورد ئوموری بەدەست خۆی نییە کوێتی ژوان پێوت بوو وا بکە کاکە لەو سەردەمەیە کە جۆ گیرە ئەزانی بەرمیلی نەوت بوو بە چەند بە $5 عێراق بەهۆی نەوتەکەیەوە ئەژی کە نەوتەکەی وای لێ بێ کە بچەوسێنرێتەوە لە جامیعەی عەرەبیە هەوڵ بدرێ ئەم مۆزوعە چاک بکرێ کوێدنەیکە ئەویش مەجبور و ئەو هەڵەیەی کرد بەڵێ هەموو ئەو نووسینانەی لە ئاسوان نووسیوتە قەناعەتت بووە یاخود نووسینی تایە بە بیرکردنەوەی ئێستا و کە تەمەند هەڵکشا و هی سەردەمی گەنجی بووە بەشێکی و دواتر تەمەنی ڕۆژدووەوە پەشیمانی هەیە لێ لە گۆشەکەمان لە لاپەڕی دواییەوە لە ستونی کۆتایی کە کانیلەی بەر ئاسۆیە هەر هەمووی بە قەناعەتی خۆم نووسیمەوە بەوانەی باسی سەدامیشت بەوانەی باسی سەدامیش بکردووە چونکە ئەگەر وام نەکردایە ڕێ نەئەدرا بۆەوەی کە پارێزگاری بکەم لە توراس و کولتور و ئەدەب و ڕۆشنبیری کوردی دەبایە ئەوانە بکەی بە پاس وەردێک بۆ ئەوەی ئەو شتانی تریشە بڵاو بێتەوە بەڵێ باسێکی تری گرنگی بەڕێزێت بە تایبەتی لە هەندێک ڕۆ با بڵێن لە ڕێەوەی پێوتێت تەبەقایا چینایەتی و مەسائلی مەذهبی یا شێخایەتی ئەوانە هەستەکەی یعنی بەڕێزت قوڵبوونەوەیەک هەیە لەوە یەکی لەو کتێبانەی کە وەرت گێڕاوە پێداچوونەوەکانە گفتوگۆیەکی نێوان
زانایەکی شیعەیە مەسەبی لەگەڵ بڵێن سەرۆکی ئەزهەر بەڵێ ئەمە چ پێداویستێکی فەرهەنگ و ڕۆشنبیری کوردیە لە ئێستا کە ئەم کتێبە وەرگێڕێ بۆ ناو کتێبخانەی کوردی. ئەم کتێبە بۆ هەموو زمانەکان وەرگێڕراوە، بۆچی کوردیش بێبەش بێلەوە؟ کورد ئایا کێشەی مەسەبی هەیە؟ کورد کاکە ئارام ناڵێم زۆربەی کورد، بەس کوردێکی یەجگار زۆر مەزهەبی شیعیان هەیە. لە زۆرباتیەوە بیگرە تا کرمانشاه مەزهەبی شیعیە، هەمووشی کورد. بەڵام بۆ بە جەدەل و خاڵی داکۆکی بۆی بووە یان پێکەوە ژیانەوە بووە یان نەبووە ئەویان من ئیشی من نییە، بەڵام ئیشی من ئەوەیە ئەم کتێبە بۆچی بە هەموو زمانێک فارسی و فەڕەنسی و ئینگلیزی خۆی بە عەرەبیە تەرجەمەکراوە، بۆچی کوردیش نەیبێ؟ یعنی چی تایە؟ و من شانازیەکەم بەوەی کە ئیمامی عەلی باپیرمە. کاک شێخ باسی ئەوەت کرد، هەز ناکەی خەریکە وردە ئەو نەزعی گەڕانەوە بۆ ئیمامی عەلی و ئەمیری بڕواداران و مەسائیلی گەڕانەوە بۆ لای مەزاهیبی شیعی بە تایبەتی لەم ناوچەی خۆشمانە کە لاوازە کەمە خەریکە بۆ خۆی ئەو دیاردەیە دروسە بێت؟ وەڵاهی ئەوە چییە؟ ئەوە هۆکار چییە؟ یعنی کابرایەکی وەکو شێخی ئەزهەر کە بڕوا بهێنێ قسەی ئەو پیاوە عەبدولحسێن شیرازیە ڕاستە و بڕای پێبێنێ، منیش بڕای پێێن. عەبدولحسێن شەرەفەدین یا شیرازی بوو؟ شەرەفەدین شیرازی. بەڵێ، بەڵام خۆی لوبنانی بوو. خۆی ئەسڵی لوبنانیە، بەڵام ئیتر لە عێراق ژیاوە، لە ئێران ژیاوە، لە لوبنان ژیاوە، پیاوێکی زیرەک بووە. فەرمایشتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەگەڵ دەق کە بەڕای من یعنی ناس تێکست کە بەس بۆ قورئان بەکاربێت باشترە، یعنی بە ئاەتی قورئان ئەوترێت دەق فەقەت. ئەمە بە جۆرەی ئەم شتانە ئەو ئیسباتی کردووە کە ئەحەقیەت بۆ دوای وەفاتی پێغەمبەر ئەحەقیەت بۆ ئیمامی عەلی بووە. بە بڕوای تۆ ئەمە مەسائلێکی عەقائیدیە یاخود مەسائلێکی سیاسیە ئێستا خەریکە باڵاکە؟ عەقائیدیە کراوە بە سیاسی. تۆ بڕوات بەوە هەیە خۆت؟ بەڵێ، من ئەڵێم ئەمە عەقائیدی. بۆچی ئەمە یانی سیاسەتێکی دروست ئەوە کە کوردێک یا نەتەوەیەک زیاد لە بۆ 14 سەدە لەسەر ئاینی ئیسلام مەزهەبی سوننە بێ، بەڵام لای هەندێک بنەماڵە و هەندێک کەسایەتی شێخ و ئەوانە ئەم دیاردەیە تۆخکرێتەوە. ئەمە ڕاست وەکو خوێندەوارێ ئەمە وەڵامی ئەوە بڵێ من وەکو گۆڕەری ئەو کتێبە ئەمە حەقیقەتێکە. ئەگەر و ئەم کتێبەش زۆر دەمێکە دەرچووە، تازە دەرنەچووە، بەڵام 2023 چاپ 2022 یا 23 چاپمان کردووە. ئەمە حەقیقەتێکە و با خەڵکیش ئەو حەقیقەتە بزانێ. بە کتێبی ئەلف حیکمەی ئیمامی عەلیشەوە، کتێبی ئەلف حیکمەی ئیمامی عەلی جارێ بێ هەموو کەسێ ئەوە بخوێنێتەوە. بەڕاستی قسەکانی فەرمودەکانی ئیمامی عەلی هێندە جوانن کە ڕۆژانە تۆ سەیری سۆشیال میدیا بکە. کاکە ئارام بەشێکی گەورەی مافی ئافرەت لە UN لەسەر فەرمایشتەکانی ئیمامی عەلی دروست بووە بە ئاعترافی خۆیان. بەڵام بە ڕێزی شت باست کرد، یعنی باسی بە سیاسیکردنی ئەەکەی، بە سیاسیکردنیش حاڵەتێکی ئاساییە. من سیاسی نیم ئێستا، من بەڵام سیاستێکەیە لە پشتیەوە. بەڵام ئیتر ئەگەر سیاستێکە بێ کەسێکیش سیاسیش بەمنی نەوتووە ئەوە تەرجەمە. پێ دوایە مە ئایندەیە بێت؟ ئەگەر ئایندێ هەبێ ئایندێکی باشێ بێ. بەڵام استقبالی لای خەڵک و ئەوەی کە پێوتێ بڕواداران کە لەسەر ئاینزایە مەزهەبی سونەن وەک پێویست نییە، ئاین نەبوو بە دیاردا.
خەڵک مەسەبی خۆی بگۆڕێ یاخود بڵێ ئەسەکەی ئێمە بەو شێوەیە. خۆی مەزهب گۆڕین چییە کاکە ئارام؟ یعنی ئایا لە سەردەمی پێغەمبەرە مەزاهب هەبووە یان هەر ئیسلام هەبووە؟ بێگومان هەر ئیسلام هەبووە. ئەمەی کە من تەرجەمەم کردووە شتەیەکە سەر بە ئیسلامە. بەڵام ئێستا وەرە تۆ ئایا ئەهلی سوننەت لە ناو یەکە یەک ڕیزن؟ بەڵێ من سوپاس دەکەم هیچم نەماوەگەر لەسەر کۆی ئەم دوو تەوەرە بە کورتی لە یەک خولەکە قسەیە کتێبێک کە تۆمارمان کردووە تایبەت بە ئەزمموی وەزیفی و کۆمەڵایەتی و سیاسی خۆت شتێک کتێبێ بۆ بینەران پێشکەشی بینەرانی کەی و دواتر چەندێ ڕێکمانوف و جێپەنجەی خۆت لەسەر ئەو دەفتەریەوە حقیقەت من کتێبێکم نووسیوە لەسەر کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی و ئەو کتێبەش ئێستا خۆشت ڕازگر بوویت و ئەندامووی لەو کۆمەڵە. بەڵێ ئەو کتێبە هەم مێژوویە، هەم ڕۆشنبیریە، هەم هونەریە، هەم ڕۆژنامە نووسیە. ئەمە لە چ سەردەمێکا بووە؟ ئەمە لە سەردەمی حکومەتی عێراقا بووە کە جەنابێت لە دووسێ پرسیارە ویستێ من ئەحراز بکەی کە بۆچی لەوێ لەو شوێنانە ئیشم کردووە. کاکە ئەو کتێبەت بۆ ئەهێنم ئینشەڵڵا وازامی کتێبەکە بلای و ناشمێ بەڕێزی لەوانەیە بەشێکی پرسیاری بینەر نەک لە بەڕێزە لە ئەوانەی لەوێ بوون کردووە خۆوتم ئەپرسم چ خزمەتێکی کۆمەڵی ڕۆشنبیری کورد. کۆمەڵەی ڕۆشنبیری کورد جارێ چی قوتابیانی کورتێ لە زانکۆکان و پەیمانگاکانی بەغایە کۆی کردبوونەوە ئێواران هات ناوێ. بۆ نمونە ئەوەی بەشی شانۆ بووە شانۆی تایبەتیمان هەبووە پێشکەشمان کردوون کاکە بڕۆن ئیشی خۆتانی تیا بکەن. ئەوەی نووسەر بووە لە بەشی کوردی و عەرەبیە کاکە وەرن کۆڕەکانتان لێرە پێشکەش بکەن. هەم خزمەتمان کردوون هەم بوارمان پێداون هەم قسەی خۆشیان کردووە. بەڵێ زۆر سپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوو ئەمە دو یادگاری و جێپەنجەی خۆی لەسەر ئەم تیانوسە بۆ بەرنامەی جێپەنجە بەجێبی هەڵی لەسەر ئەم دوو بەشەی بەرنامەکە لەگەڵ بەڕێزت پێشکەشمان کرد. بە سەرچاو بە سوپاسەوە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نووسەر محەممەد ساڵح عەبدولکەریم بەرزنجی تاوەکو بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە. سوپاس.